کێشەی خۆڵ و خاشاک لە کەرکووک تا ئێستا چارەسەر نەکراوە. دانیشتوانی گەڕەکی پەنجاعەلی نیگەران لەبوونی خۆڵ و خاشاک لەو گەڕەکەدا و دەخوازن گەڕەکەیان لە خۆڵ و خاشاک پاک بکرێتەوە. ئەمە زەکەتە ئەوە زبڵ و خاشاک هەمووی دەوری لەمانداوە. ئەوە چەمەکەی حەساوەتەنی نییە لێرە زستان بێ ئاو هەڵەسێ هاوین بێ هەر زبڵە هەر زبڵخانێکە گەڕەکە عارەبیەکان هەموو شتێکیان بۆ کراوە وەکۆبین گەڕک کوردیەکانەوەی سێ لە پەنجالین هیچمان بۆ نەکراوە هیچ خەدەماتێ نییە هیچ خزمەتگوزاریە نییە وەزەمان هیچ باش نییە ئیساکە بە زستان ئاو دێتە ماڵەکانەوە زبڵ و خاشاک خواردمانێتی بەڕاستی ئەوە تا خۆتان ئەو کوشتەکەی بینن ئەو خۆڵ و خۆشاکە بە چاو سەیریکەن ئەو چەمە سەیریکەن ئەگەر بێت و خوارد با ئەو مەسوولانە ئەو بەرپرسانە بێن تەماشایەکی ئەو شارە بکەن بە خصوصن منتقە کوردیەکان بۆن و بۆگەنی دنیای هەڵگردووە یعنی ئەڵێن نەخۆشی لە دوو شتی وا دروستە بێت. بەڕێوەبەری شارەوانی کەرکووک هۆکاری بەردەوامی کێشەی خۆڵ و خاشاک بۆ کەمی بودجە دەگەڕێنێتەوە. کەرکووک ڕۆژانە 1000 تەن زبڵی تەیە هەموو ڕۆژێک ئێمە داتامانەیە بە گوێرەی دوو مەحەتەی وەسیتمانەیە خوار و سەروی کەرکووک ئەمانە وەزنی تێەوە کە وەزن کراوە کاتێکە پارەی کەرکووک ملیارێک و 200 میلیۆن بووە هەموو ڕۆژێک 1200 شتێ لە 1000 کەمتر ینی بە معدلی ڕۆژانە 1000 تەن زبڵ هەیە بە گوێرەی ستانداردی عالەمی 1000 تەن زبڵ پێویستی بە ملیار ڕۆبعێک هەیە بۆ ئەوەی هەڵگیرێ و کۆکرێتەوە بنێرێ بۆ شوێنی مەبەست کە تەمەڕسەحیە لە دەروی کەرکووک. ئێمە ئێستا بەداخەوە لە 2020ەوە فەرمانێک دەرکرا لەلایەن وەزارەتی داراییەوە و کاتیشکە وەزیرەکەی بەڕێز دکتۆر فواد حوسێن بوو هەر کورد بوو من بەدواداچوونیشم بۆی کردبووی ئەو بابەتە چاکەینەوە کە بڕەپارەکە دابەزیە سەر 200 میلیۆن لە ملیارێک و 200ەوە پارەی کەرکووک بۆ 200 میلیۆن یعنی واتە یەک لەسەر 6 ئەم بابەتە کەم کرایەوە ئەمەیش لێدانێکی کوشندەیە بۆ بابەتی پاکردنەوە لە شاری کەرکووکە لە کاتێکا کە ملیار و 200 بووە سەرنشینی کەرکووک بە گوێرەی دایرەی ئامار 800,000 کەس بووە ئێستا عینەن دایرەی ئامار کە داتایان نردووە بۆمان ملیۆنێک و 26,000 سەرنشین هەیە غەیری ئەوانەی کە بابلین هاتوونە لە شارەکانی ترەوە لێرە جێنشین بوونە بە هەر هۆکارێک بێت. بەشێک لە گەڕەکانی کەرکووک بەدەست نەبوونی خزمەتگوزاریەوە دەناڵێنن پەنجاعەلیەکێکە لەو گەڕەکانەی کە چەندین کێشەی خزمەتگوزاری هەیە. عومەر غەریب، کورسات نیوز، کەرکووک.